ئێرە ناحیەی پیرەمەگرونە ماوەی 15 ڕۆژە کۆمپانیەکانی پاکەرەوە بایکۆتی کارکردنیان کردووە بەهۆیەوە خۆڵ و خاشاکێکی زۆر لە ناحیەکەدا کۆبۆتەوە بۆن و بەرامێکی پیسی ناخۆشی بڵاو کردوەوە لە نێو گەڕەکەکاندا بەتایبەتی گەڕەکی پێشەوە. خەڵکی ناحیەکە دەڵێن بە تەواوی بێزار بوون و زیانێکی زۆری مادیان لێکەوتووە. بەشێکی زۆر لە ئاژەڵەکانیان بەهۆی خواردنی ئەم پاشەڕۆیانەوە مردوون. لە ڕێگەی پەیامەوە داوا دەکەن داواکاری ژینگە پارێزان جێبەجێ بکرێت و موچەکانیان لە کاتی خۆیدا پێ بدرێت. ئەوە تقریبا ماوەی 15 ڕۆژ بۆ مانگێکە بێت ئەم پیسی خۆڵ و خاکارچانە ئێنە ئێرەکانە ڕۆژانە لەگەڵ خەڵکا دەنگە دەنگ بوو ئەوەمە هەیە لەگەڵیا کە ئەم پیسی پۆخڵە لێرەکانەیە و دوای ئەوە شارەوانیە تا ئەسەکانەی هەڵوێزێکی نییە بەرامبەرم وەزع جارانە هات بە شۆفڵ لای بر بەڵام ئێساکانە کرێکارەکانمانیان کردووە کەمانیان کردووە کابراشە خۆیەتی کرێکارە پارەی پێ نییە کە پارەشی پێ نییە شارەوانش مەفرۆزە لە سەری گەڵابەیە شۆفڵە حەفارەی هەمووشێکی هەیە ڕۆژانە بێ پاشی کاتەوە بەڵام ڕاستی خەڵک ئەم خۆڵ و خاکاکانەکانە و سیمایشی زۆر ناشرین نیە و وەڵاو 15 ڕۆژ 20 ڕۆژە بێ 15 ڕۆژ 20 ڕۆژە بێت ئەوە ڕۆژانە هەموو ڕۆژە خەڵک خۆڵێنە دێرەکانە شارەوانیشە تا شارەوانی پیرەمەگرون یعنی بەڕاستی خەوتووە ئەگەر نەخەوتە وەزعی پاکردەوە شارەوان و مراوی و ملیشکتەیە لێرە بەخیویەکەی مردوون یعنی بەهۆی بەڵێ تقریبا بۆ 15 بۆ 20 قازم مردار بۆتەوە 45 مریشک مردار بۆتەوە بەوەی ئەم خاک و خۆڵ پیسیەوەیە ئەوە تا پشیلەی تۆپی ئەوە تا پشیلەی تۆپی وان فڕێ داوەتێرەکانە بەڕاستی هەمی میکرۆ بۆ ناو ماڵەکان ئێمە و ماڵەکەی منە ڕۆژانە بۆن و خاشاکەی دێتە سەر ماڵی ئێمە و ماڵانەیە خەڵکانە. ساڵانە گرفت بۆ موچەی کارمەندانی پاکەرەوەی سلێمانی و دوکان و پیرەمەگرون دروست دەبێت. کۆمپانیەکانی پاکەرەوەش دەڵێن بودجیان پێ نادرێت لە کاتی خۆیدا هەرچەندە شارەوانی چەکی پارەیان پێدەدات بەڵام بێ ڕەسیدە و لە بانکدا پارە نییە بدرێت بە کۆمپانیەکانی پاکەرەوە. بەڵام هاوڵاتیان دەڵێن ئەوە گرفتی ئەوان نییە و کۆمپانیاش کار نەکات پێویستە شارەوانی ناوشار و کۆڵانەکان پاک بکاتەوە. بەرە وەڵام من ناتوانم بڵین ناڵم لادەن بۆ ناویان ئەگەر بیخۆزیانی زۆری هەیە بۆ نەخۆشی بۆ مەڕەکان نەخۆش دەوێت پێی دەمرێ ڕۆژیانە لەوێ مەڕێکم خواردی لایلۆن و پیسی خواردبووە لەوێ مندار بۆوانە مرد ئەرە وڵا یەکسەر لەوانێت 10 دقەی پێ نەچوو مندار بوو مرد ماڕەکەمەوە تێساژوە کەلاکیوا لەوێ کەوتو ئەرە وڵا ینی 300,000 دیناری بە کرێکارێکی شارەوانی ڕەوا نابینن بە ژینگە پارێزی هەموو کوڕی فەقیر و هەژارین بەڵام ئەندام پەرلەمانێک 6 ملیۆنی ماگانە وەردەگرێت دوسێ حیمایی هەن 6 حیمایانم و خزمی خۆنی 300,000 بە کرێکارێکی شارەوانی ڕەوا نابینە لێرەکانە. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ئەوە جاری سێهەمە کۆمپانیەکانی پاکەرەوەی ناوشار و دەرەوەی شاری سلێمانی مان لە کارکردن دەگرن هەرچەندە ماوەی 15 ڕۆژ کرێکارانی دوکان و پیرەمەگرون مانیان لە کارکردن گرتبوو هەوڵاتیان بە ناچاری خۆیان خۆڵ و خاشاکی خۆیان لەم شوێنەدا فرێدەدا ئەوەش سیمایەکی ناشرینی بە ناحیەکە بەخشی بوو. ڕامیا ڕۆسمان کەناڵی پەیام ناحیەی پیرەمەگرون.